دیارە ساڵانە ساڵی ڕابردوو ساڵانی پێشترێش بنەتۆ بەسەر جوتیارانی هەرێمی کوردستان دابەش دەکرا بە حکومیەوەی هەم ینی بڕێک پارە ڕێژەی 102 لە پارەی جوتیاران لە پارەی گەنم وەکو تەخسیساتی بنەتۆ دەژێردرێتەوە کە ئەمە لە ساڵی ڕابردوو دیارەوە پارە نهات بە هەرێمی کوردستان ئەوە دەڵێن 2 ساڵە هاتووە بەڵام وەزارەتەکەی ئێمە بێ ئاگا بووین تاوەکو ئێستا ئاگاداری وەزارەتی ئێمە نەکراوەتەوە یەک دووەمیش ئێمە لە ساڵانی ڕابردوو لە پرۆژە بودجەی پاڵپشتی کوشتتوکاڵی کە ساڵانە بڕێک پارە بۆ وەزارەتی کوشتتوکاڵ دابین دەکرا ئێمە لە پلاندا هەموو ساڵانە بەشێکمان تەخسیس دەکرد بۆ کڕینەوەی بنەتۆ بەسەر جوتیاران بە سعری دەم تەوزیع دەکرێت بەڵام ئەو ساڵ تاکو ئەو لە حسەیەکە ئێمە قسەی تێدا دەکەین کەەوە نهاتی ساڵیشە ینی کۆتایی پێهات هیچ بڕەپارەیەک لە هیچ زۆرە بودجەیەک بۆ وەزارەتی ئێمە تەرخان نەکرێت بۆ ئێمە بەڕاستی نەمانتوانین چەندجاریش ئەومان دووپات کردەوە نەمانتوانی و ناشتوانین ئەم ساڵ بنەتۆ تەوزیع بکەین هیوامان وایە بەڕاستی حکوومەت لەو پرسە تێبگات چکە تەوزیعکردنی بنەتۆ بەسەر جوتیاران کاریگەریشی زۆری بەسەر کوشتتوکاڵ دەبێ وەگەر حکوومەت خۆی لەو پرسە بێکباک بکە ڕاستی ساڵانی داهاتوو تەسیرشی زۆر سلبی لەسەر کارتی کوشتتوکاڵ دەبێت هیوامە وایە ساڵی داهاتوو تعویزی ئەو ساڵش بکرێت و بڕێکی باش لە بنەتۆ بەسەر جوتیاران و بنەتۆی هەمە زۆریش نەکرد بنەتۆی گەنم بنەتۆی گەنمەشامی بنەتۆی نیسک نۆک وە باقی ئەوانەی کە وەکو محاسلی بذوری پێدەگوترێ ئەندانێوەڵەکان بەسەر جوتیاران تەوزیع بکرێت بۆی بتوانین هەم هەمە زۆری و هەمە چەشنی بەرهەمهێنان لە کوردستان فراهم بکەین و هەم پاڵپشتێکی باشش بکەین بۆ جوتیارانمان و هەم تۆی باوەڕ پێکراویش لە کوردستانی خۆمان بڵاو بکەینەوە.